بیسەران بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر خۆشەویستان وەجارێکیش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە هیوادارین حەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان حەڵقەی ئەم جارە تەواوکەری حەڵقەی ڕابردووە وەکو وەبیرهێنانەوەیەک باسی گەشەکردنی زمانی مناڵمانە کرد، قۆناغەکانی گەشەکردن و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە هۆکارەکانی بۆچی مناڵ هەندێک مناڵ وەکو پێویست قسە ناکەن یا توانای قسەکردنیان نییە باسی کۆمەڵی هۆکارمان کرد بە ڕێزان. ئەمڕۆ تەواوکەری ئەوەیە ئەم حەڵقەیە. ئێمە وتمان زمان پەیوەندە بە کۆمەڵێک هۆکارەوە فاکتەرەوە سەبەبەوە. یەکێک وتمان جیناتە، یعنی خوا نەخواسە گەل لە بەرەبابێکە لەو عایلەیە کەم و کورتی لە جیناتە هەبێ بۆ ماوە بێ ئەوە چارەسەری نییە. ئەوە لە ڕێگەی بۆ ماوە ئەم کەم و کورتیە لە قسەکردنا گوێزێتەوە بۆ مناڵەکان. ئەوەی مای دڵخۆشیە ئەمە ڕێژەکەی کەمە، بۆیە وتشمان حتا ئەو خێزانانەی کە کێشەیان هەیە بۆ نمونە ئازانن لە بەرەبابیانە جیناتێکەیە کەم و کورتیەکەیە بە حەقەت پێویستە چارەسەری ئەوە بکرێت کە ئەم خێزانە نە هاوسەرگیری لەگەڵ یەکتری نەکەن. ئەگەر ببورن لاپتۆپەکە لەوە چێت تۆزێ وەستا بێت بە ئەمەیان بۆ چاکەم اینجا دەست پێ بکەین وتمانەوە باشتر وایە خێزانانە بەڕاستی هاوسەرگیری نەکەن لەبەرەوەی هەردووچیان جیناتەکەیان هەیە. یعنی ئەو کچەکە هەیەی لەبەرەوەی ئامۆزای کوڕەکەیە یاخود پورزایەتی ئەوی شەیەتی ئەمە کێشە دروست دەکات. دوایی نەسەر ئەمە کە یەکێک لە هۆکارەکان حەڵقەی پێشوو ئەمەمان باز نەکرد کە ئاگەڕێتەوانێ بۆ ئەوەی کە کێشەیان هەیە لە قاسەن زمانە چکۆلا یا لە مەڵاشویان دوایی باسی ئەواکەین. بەڕێزان بەیەکتر هۆکارەکان وتمان ئیلاقەی بە مێشکەوە هەیە. ئەنێ و هۆکارە کاڵی علاقەی بە مێشکەوە هەیە ببورن ئەم بەشەی لای چەپ کە وتمان مەسوولە لە قسەکردن کەم و کورتەکە لەویایە کە کەم و کورتەکە لەویا بوو ئەمە هۆکارەکانمان باسکردن هەندێکی گەڕێتەوە بۆ کاتی لەدایک بوون، هەندێکی گەڕێتەوانێ بۆ پێش لەدایک بوون، هەندێکی گەڕێتەوە بۆ فترەی حەمل، هەندێکی دوای لەدایک بوون. ئەمە نەم باس کرد. ئێستا یەینە سەر هەندێک خاڵی تر بەڕێزان. یەکێک لە تەکمیلەی بۆ حەڵقەی پێشوویەکێک لە کێشەکان ئەوەیە کە هەندێک مناڵ ئەم کێشەی هەیە بەڕێزان، یعنی مەڵاشووی شەقی بردو ینی قڵیشاوە. قڵیشانی مەڵاشوو بەڕێزان ئالێرەیە کە دایک و باوک بە مناڵی تەمەن کە مناڵەکە لە دایکە بێ پاش ماوەیە کەسی پێیەکە حتا شیری بۆ وەرناگیرە نەزان بۆ ئەمەمان وای لێ هاو بەڕێزان لە کۆنتڕۆڵگە حەلێکمان بۆ بدۆزنەوە بۆی وێنەکان ئەڕسکەین. وەڵاگەر لاپتۆکە بێنمە تەنیش خۆم ببوورە ئیتر ئەمەش ئەڵەنینی هونەری یەکەم و کورتی هونەریەکانە نازان بۆ ئاوا لەم شێتی لێ هاو. بەڕێزان ئەمە ئەگەر ملاحەزە بکەن ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئابێتە هۆی کەم و کورتی لە زمانی مناڵە. یعنی تازان بۆ وای لێ هات بەڵێ باشە بەکی بۆ دەکارم ناو چێمەکەم و کورتی تیا بێ. بەڕێزان ئەمە یەکێکە لەوانە بۆیە بێ هەموو دایکێ کە زانی مناڵەکەی شیری نامژێت و وەکو پێویست نییە ئەبێ سەیری مەڵاشوویکە بۆ دکتۆری پسپۆڕیش خۆی بە مناڵی زوو هەستی پێیەکە ئەتوانێت ئەمە بێ عملیات کرێ. ئەگەر ئێستا ملاحەزە بکەنەمە ئەگەر شادمانینەکەمان پیشان بن سلایدەکە ئەمەیە کاڵێن مەڵاش و قڵیشاوها ئەمە هەڵ قڵیشاو مەڵاشۆکەی ئەوەی تەنیشتی هەرەمان مناڵە عملیاتیان بۆ کردو ئەوە نەشتەرگەری بۆکەن و کێشەی گەورەی نابێت. بە هەمان شێوە ئەمەش مناڵێکی ترە هەمان کێشەی هەیە ئەینەشە دەوەتە عملیاتیان بۆ کردووە بەمە حەلەبێ. هەندێکی تر کێشەکەی لە چیا بەڕێزان لە زمانە بچکۆلەیە. یعنی ئەگەر سەیری بکە ناوشەوە زمانە پشکۆلەیە ئەمەش بەرپرسە لە هەندێک دەربڕینی پیتەکان و قسەکردن. هەیە کێشەی لەمەیە هەیە. هەیە کێشەی لە چیا هەیە بەڕێزان لە ئەم ماسوولکانە لە دوایە کۆمەڵی تەرمین و ڕاهێنانمان هێناوە لە دەنگەژیەکانە
لە ماسوولکەکانە لە لێوە لە زمانە هەندێک جار هەندێک پیتێ نون و میم و ئەمانە کە بە لووت دەرەبڕێ هەیە کێشەی جووبی هەیە کێشەی لە لووتی هەیە منگەکە ئەمەش پێویستی بە عملیات هەیە ئەگەر ئەمانە چارەسەر بکرێن کادی مناڵەکە وەکو هەموو کەسێکی تر دوای ئەم عیلاجانە ئەگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی چۆن دەستنیشانی و مناڵان ناکرێت کە کێشەیان هەیە ینی دایکێک باوکێ مامۆستاکی باخچەی ساوایان ڕۆڵیان هەیە لەوە یەکەم شت تەبەن پێشەوەی بگاتە ئەوەی بە جیهازی تایبەت ئۆدۆمیتەرە قیاسی سەوتەکەی بکرێت قیاسی توانای گوێی بکرێت هەر ئەتیادی کە تۆ بانگەکەی کە ئاوڕی نایەوە ئەمە کێشەیە بەڵام مناڵەکە ئۆتیزم نەبێت ینی دایک کە باسی بانگی مناڵەکە هاکە حتا لە دوای 2 ڕۆژە توانی هەستی پێ بکەیت لە دوای ڕۆژێکی چەپڵەیە شتێلی دەنگێک لێی مناڵەکە وەکو بڵێ ڕاپەڕێ چونکە مناڵ لە دەنگی بەرزە ترسێ کەواتە ئەمە کێشەی نییە بەڵام تۆ چەپڵە لێ دەنگە دەنگ هەیە لە ماڵەکە هاوارەکەی بانگیەکەی مناڵەکە ئاور نایەتەوە ئەبێ زوو فریایکەوی پزیشکی پسپۆر لە بواری خاستەنجۆ قورگۆمانە بیبینێ بۆی بزانێت کە کێشەی هەیە نییە هەندێکەیە کەڕ نییە بەڵام دەنگەکان بە باشی ینی دەنگی نزم نابیستێت بۆیە ئەم جیهازانە هەیە بە ڕێزان ئەگەر سەیری بکەیت بەم جیهازە کەشفێکە بۆی دەرەکەوێ ئایا ئەو لەرە و دەنگانەی کاویستێ چەند دیسی بڵە و ئایا پێویستی بە سەماعە هەیە پێویستی پێی نییە ئایا دەنگی مامۆستا ئەگەر لە مەکتەب بێت دەنگی بەرز کاتەوە مناڵەکە بێنێتە پێشەوە هەموو ئەوانە دەکرێت بکرێت ئەو ئۆدۆمیتەرە بە ڕێزان کە قیاسی توانای بیستنی پێکرێت ئەمانە پزیشکی پسپۆر خۆی هەموو ئەمانە ئەکات بۆیە هەر دایک و باوکێک زانی مناڵەکەیان کێشەی هەیە لە قسەکردنە ئەوەیشە لەوانە ئەوەیە ئێمە باسماگەر هەڵقەی پێش و هەستەوەری بیستن لەوانەیە کەم و کورتەکە لە گوێ هەبێ باسی ئەوەشمان کردمان 3 بەشە بەشی دەرەوە دەنگەکان کۆکاتەوە گوێی ناوەڕاست دەنگەکان گەوراکە بەشی ناوە دەنگەکانە گۆڕێ بۆ چۆنەڵی زمانێکی تایبەت بە مێشک لی تێگە لەوێشەوە عەساب و دەمار هەیە معلوماتەکانە باوکو واری تەلەفۆن و واری کارە باشتیوە ئەمان ناگەر نەبوو ماناوی نەسەر حاڵەتەکانی تر ئێستا بابەسی بکەن کێشەکانی قسەکردن چییە یعنی ئەوانەی کە ئێمە زۆر جار قسە ئەکات بەس قسەکانی تەواو نییە چەند حاڵەتێکمانی بەڕزانی چێ لەوانە گۆڕینی پیتەکانە ینی پیتەکانە گۆڕێ مثلەن کێکا بۆ نمونە بەتێ لە جاتی بڵێ تۆ کوڕی کاکمی ئەڵێ تۆ تووری تاتمی یعنی کێکا بەتێ پیتەکەی کە گۆڕی هەندێک کەس لی تێناگات تور چییە خۆی کوڕە بەس کێکا کا بەتێ ئەڵێ تور ئەگەر دایک و باوک شارەزای نەبن مەسەلەن لە هەردی بڵێ کاهوو ئەڵێ تاهوو تاهوو سیارێ نازەم چییە کەواتە یا بڵێ کاکاڵێ تاتە ئەمە یەکێکە لە کەم و کورتەکانی قسەکردن کە پیتەکانە گۆڕێ یعنی پیتێک ئەگۆڕێ بە پیتێکی تر مەسەن بۆ منە لە جیاتی بڵێ دایە دێکاکە بە یایە لە جیاتی مەسەلەن بڵێ سوورەڵێ شور یعنی بۆی چە قسە بکە لە ڕێیەکی شورم بەرێ شور چییە بەرامبەر لی تێناگات کێشەی بۆ دروستە بێ ئێمە زووتمان پەیوەندیکردنی مناڵ لەگەڵ چواردەورەکەی بە تێگەیشتن لێیان یاخود ئەو فکرەی خۆی هەیەی بیان گەێنێتە لە ڕێگەی زمانەوەیە جا بە مناڵ لە بڵێ شور بە مامۆستا بڵێ شور لی تێناگەکەواتە ئەبێ ئەمانەی مەدەستنیشانی کەین و بزانین ئەو پیتانەی و تەدیبی پێ بکەین لە جیاتی بڵێ شێز جا هەندێکیان ئەمێنێتەوە بەڕێزانیان نابێت زەختی لێ بکەن یعنی عیلاقی بە نەزجەوە هەیە بە پێگەیشتنی ئەندامەکانی لەشەوە هەیە هەندێک بەشی عیلاقی بە مێشکەوە هەیە بۆیە هیچ زەختی لێ مەکە خۆی جاری وهەیە مناڵەگاتی ابتیدایی شەرەڵێت تۆ تووری تاتمی دوایی چاگە بێت و احتیاجی ڕزگارێ بێت هەندێک جار مەسەن لە جیاتی بڕێ ڕێوی ئەڵێ وێوی یعنی پیتی ڕێ ئەکا بە چی ئەکا بە پیتی واو یان هەندێک جار هەندێک مناڵی تر پیتەکە ناگۆڕێ بەس پیتەکە هەر حەسفەکە فتیەکە یعنی مەسەن لە جیاتی بڵێ بابەڵ بە یعنی بێەکە لابە بزوێنەکە لابە یاڵێ باب لە جیاتی بڵێ ترێڵە تر یعنی یەکە حەسفەکات ئەمە ژێکەکە لەوانە مەسەلەن جاری وایە باوشکە یعنی لە جیاتی بڵێ باوک شێکی بۆ زیاکە کاتە بینیکی بزوێنەکە باوشکە یا ڕەبی باوشکە چییە یعنی لە جیاتی بڵێ باشمەڵێ بارشم پیتێکی بۆ زیاکە ئەمە شەندێک لە تەڵەن هەریەکە تایبەتە بە کەم و کورتیەک لە لای مناڵەکە هەندێکی تر ئەفو ئەوەی پێشتر وتمان پیتەکانی با بڵێن لا ئەبا ئەوەی تر یەکەم پیتەکانە گۆڕێ ئەمە بۆی زیاکە هەندێک پیتەکە لا ئەبا ینی حەسفیەکە فتیەکە بۆ نمونە مەسەن لە جیاتی بڵێن نانەڵێن نا
نونەکە لا ئەبات لە جیاتی بڵێ ئاو ئەڵێ ئوو با بڵێن خەتەکە ئەلفەکە لا ئەبات لە جیاتی بڵێ ئەخۆمەڵێ ئەوۆم خێەکە لا ئەبات تەمەن کە لای بێت معناکەیە گۆڕێت بەرامبەرەکە لێو تێناگە لەوانەی دایک و باوک فێر بوو بێتن لی تێبگەنن پیتاکە بەو پیتە بەڵام لە دایەنگا لە باخچەی ساوایان لە قوتابخانەی بنەڕەتیەوەی کێشەی بۆ دروستە بێت یەکی تر لە کێشەکان نەپیتی بۆ زیاکە نەپیت لا ئەبا نەپیتەکە زەگۆڕێ بەڵکو دووبارەیە کاتەوە مەسەن ئەگەر بڵێ بۆ نمونە باوک ئەڵێ یاخود چۆنەڵێ لە ناوە کپیە کات وەکو بڵێ چۆن هەان لە پڕشتێک دەرچێت ئەمە یەکیترە لە کێشەکان ئەبێ ئێمە ئاگاداری هەندێک درێژە کاتەوە سەوتەکە درێژە کاتەوە کە وشەکان هەڵێ گۆیەکات چەند جار دووبارەیە کاتەوە زیاییەکە لە جاتی جارێ دوو جار سێ جار چوار جار پێنج جار ئەم وشە زیایە کات و مەسەن ئەڵێ من ئەمە یەکێکی ترە لە کەم و کورتیەکانی قسەکردن کە مناڵەکان هەندێک مناڵ بەدەستیەوە ناڵێنن وەستان چییە؟ یعنی قسە ئەکا شتێک گەڵێت لە پڕەوەسێ مەسەن لە جاتی بڵێ جوانە ئەڵێ ئەوە سێنجاڵە جوانە ئەمە بۆ وێ و دایک و باوکانی و مناڵانێن هەیە کە بزان دوایی کۆمەڵێک تەمرین و ڕاهێنانمان هەیە هەر دایک و باوکێکی بەڕێزەیە هەر توانانی ڕسمەکان کۆمەڵی سلایدم بۆ ڕوونکردنەوە هێنا یا بەیانی دووبارە کرێتەوە توان سوودی لێوەرگن یا هەر بە مۆبایلەکە و ئەو شتانەی کە پێویستە پێێتی تەسویرێک کە ڕسمێکی بگیر لای خۆدا بنێ و لە کاتێکتە دی ڕاهێنانە سوودی لێوەرگرا شتێکی ترمان هەیە نەپیت زیاکە نەپیت با بڵێن لا ئەبا نەپیتەکە چۆنەڵی ئەشێوێنە بەڵکو چیەکە یەت کە قسە ئەکات پیتەکە ڕاست دەستکاریەکە بەڵام ێستا کە لە باوکە ئەڵێ باوکە بزوێنێکی بۆ زیاکە مەسەن لە دایک ئاڵی دەیەک ڕاستە پیتەکە ئاگۆڕێ بەڵام بەرامبەرەکە ئەزانێ مەخسەی چییە شتەکەی کە دەریە بڕێ وازەحە بەرامبەر لی تێگە هەرچەنگە پیتی بۆ زیاکراوە لابرا بەڵام ئەمەی شێوێنێت یعنی کاڵی ئەی شێوێنێ شتە ئەسلەکە وەکو خۆی نایەڵێ بەرامبەر هەچەند حتا دایک و باوکی خۆشی بێ زەحمەتە لێ تێبگەن بۆ من لە جاتی گۆکردنی زۆر ئەڵە سۆر یعنی وەکوە نییە سۆرەکە سێەکە بکە بیکە بە شۆر هەڵ یعنی شتێک گەڵێن نەسینەکەی بۆ تێگەی ئەمەسینە نەوەکە لێ تێگەی مەسەن لە جاتی بڵێ خۆش بوو هۆوش یعنی خۆی هۆ ئەیکا بە هۆش ڕاستەکە خێکاکە بەهێ بەڵام ئەگەر لەولا خێەکەی کرد بەهێ ئەوەی پیتەکە گۆڕێ کاڵێ خۆش لێرە لێ هۆش ئەزانی تێگەی هۆشتە بەزانڵێ هوور ینی بە نەوعێگەیڵێ بەرامبەرەکە نازانێ خێەکەی کردووە بەهێ ینی هیچ شتێکی لێ تێ ناگە ئەوەیە فەرقەکە لە بینی شێواندن و لە بینی گۆڕینی پیتەکان چارەسەر چێ بەڕێزان ئێمە باسی هۆکارەکانمان کرد باسی قۆناغەکانی گەشەکردنمان کرد ئێستا من بە دوای عیلاج بگەڕین ئەگەر دایک و باوکێ مناڵێکی وای هەیە چی عیلاج چیە طبعا ئێمە باسی یەکێک لە هۆکارەکانمان کرد بەڕێزان وتمان هەستەوەرەکانە طبعا ئەو دوانەکەی تر باز ناکەم لەبەر عیلاجمان نیە یعنی جینات باز ناکەم بۆ ماوە لە هیچ وڵاتێکی دنیا کەس ناتوانێت جینات بگۆڕێت و باسی مێشکیش بەشی لای چەپی با بڵێن ئێرە سەرەوەی بەشی لای چەپی مێشک ناکەم ئێرە کە مەسوولە چونکە کەس دەسەڵاتی نییە ئەو ئەساسە فسیۆلۆجیە بگۆڕێت کە حەڵقەی پێشوو باسی بڕۆکا و ڤرنیکامان بۆکردن کە ئالێرەیە ئەو مەنتیقانە تێک چوونی تە قسەکردن و توانای تێگەیشتن و یا خوێندنەوە و نووسین و ئەمانەوەی تێگەچێت بەڵام بابینە سەر دوای ئەوان هەستەوەرەکانە حەواس یەکەم هەستەوەر کە بەرپرسە لە قسەکردن تەمەنێمە دوو هەستەوەرمانەیە زۆر گرنگە یەکەمیان چاوە ئەوە بۆ ئەوانن کە نابینان ئەوەی تر بە طریقەی برایە لە مسفێریانەکەی با بڵێن خاڵی هەڵتۆقیوە بەڵام ئەوەی زۆر گرنگە خوێندنەوەی لێ دەرچێ گوێچکەیە تەمەنەوەی گوێچکەیەش بەڕێزانوتمان سێ بەشە بەشی دەرەوەیە بەشی ناوەڕاستە بەشی ناوێ بۆ نمونە جاری وا هەیە بە سەماعەیەک چارەسەرە بێ یعنی لێرە دەنگەکان وەکو پێویست گەورە ناکات گوێی ناوەڕاست کە ئیشی ئەوەیە ئەو سەماعەیە گەورەیە کات ینی کە سەماعەکەی لە گوێەکە الحەمدوللا مشکلەکە حەلە بێ بەکارێنە هەندێکی تر نەخێت کەم و کورتیەکە لە گوێی ناوەڕاستان نییە تا دەنگەکان گەورە نەکات بەڵکو لە گوێی ناوەوەیە ئاخر بەشی گوێچکە کە بەرپرسە لە چی لە گۆڕینی دەنگەکان بۆ زمانی مێشک کە ئەویش لەبێ و هێلکە شەیتانۆکەیە گوای پێڵەن قەوقەعە ئەو بەرپرسە ئەوە ئەگەر تێکچوو بوو ئیلتیهابی کردبوو بە هەر هۆکارێک بێ ئیشی خۆی نەکات ئەوە زەرعی قەوقەعی بووەکەن پێڵەن چاندنی قەوقەعە ئەوەیە ئەو شینەکە گەر بیبینن بە ڕێزان ئەوە زەرعی قەوقەعەیە کە ئیشی خۆی با بڵێنەوە پزیشکی پسپۆڕ ئەمەلیاتی بووەکە
اینجا دوای ئەوە بەڕێزان ئەمە حەواسەکە شێشەمان نەما یەینە سەر چی یەینە سەر ئەو ئەندامانی کە مەسوولن لە قسەکردن لێرە لە دەنگێژیەکان و دەست پێکە وەکوتمان لە زمانە بچکۆلەوە دەست پێکە مەڵاش و دەست پێکە هەردوو لێوە زمانە لوتە ئەم عەزەڵاتانەیە ئەمە هەمووی بەرپرسن یەکێک لەوانە ئەبێ ئەم دایک و باوکانە ڕاهێنانی هەناسەدان بۆ مناڵەکانیان بکەن جەنابتان ئەزانن هیچ مرۆڤێک لە دنیاە هیچ بوونەوەرێک ناتوانێت لە کاتی هەناسە وەرگرتنا قسە بکات ئێستا فەرموو بایمە هەناسە قووە نییە هیچ نە لە دنیای وا لێوکە قسە بکەین ئێمە لە کاتی هەناسەدانەوەیە قسە ئەەکەین یعنی کە ئێستا من قساکەم هەناسەکە ئەێمەوە بۆیە بێ ئەم مناڵە هەندێکیان سیەکانیان پڕ نابێت لە هەوا بە پەلە وا ئەکەن لە نیوەیە هەوای لێ ئەبڕێ کە هەوای لێ بڕا ئەبێت و هەناسە وەرگریتەوە کە هەناسە وەرگرت سیەکان پڕکەی لە هەوا ناتوانێت قسە بکەی قسەکە قەتعبێ ئەوەی کە وەقفات و ئەوەسێ قەتعبێ ئیلاقەی بەوەیە ئەم مناڵە توانای ئەوەی نییە وەکو مناڵی پێویست خاصن ئەوانەی شەلل دەماغن ئەوانەی کە پەلەپەل قساکەن ئەوانەی کێشەیان هەیە لە لووتیانە لەمانەیە ئەمە بۆیە ئەبێ ئەم مناڵانە تەدیب و ڕاهێنانی پێ بکرێت هاوسەنگی تەوازون باڵانسێ وەربگیرێ لە نێوان هەناسە وەرگرتن لە نێوان هەناسەدانەوە بۆیە هەندێک جار دایک باوکەڵێ مناڵەکەم ئەو قەتعانەیە ئەڵەم دەوەرە با مناڵەکە دانیشین یاڵە سیەکە دەست لەسەر سکێ دابنێ ئەوە هەناسە وەرگرە سیەکانە پڕکە هەتا سکە ئاوە بەرز دەبێتەوە اینجا دەستکە بە قسەکردن دەست پێەکە هیچ عیبی نییە چکە هەوای لێ نابڕێت چێک کە هەناسەکان لە ناو سیەکانە ئەوەندە بوو تا قسەکەی تەواوەکە کێشەی نییە تر خۆجارێکی پێویستی بەوە نییە هەناسە وەرگێتەوانێ تاوەکو قەتع بێ لە قسە بچێت لە کاتی هەناسە وەرگتنە هیچ کەس ناتوانێت قسە بکە ئەبێ بوەسی ئەوە ئەبێ بەم شێوەیە حەلەکرێ ئەویش باشترین شت ئاڵێن ئەبێت لە لوتەوە هەواکە هەڵمژین لە دەمەوە هەواکە بینەوە حتا ئەمە زۆر گرنگە بەڕێزان بۆ هەموو مناڵەکانمان گەر فێریان کە خازن تەلەبەی کە قەلق و ترسی زۆرە دابنیشە وەکو ڕیلاکسێ بەردەوام پێش ترس و قەلەکە ترس و قەلەقی هەیە کە عەسەبیە تووڕەیە باشترین شت ڕیلاکسە یعنی هەنا چۆنەڵی ئاوە ئیسراحەت دانیشە لە کەپووی لە لوتی هەناسەیەکی زۆر وەرگێ هەتا سیەکان اینجا لەسەر خۆ هەناسەکە باتەوە ئەمە باشترین ڕاهێنانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ڕاهێنانی ترمانی بە ڕێزان ئەمانە هەموو دایک و باوکی ئەتوانێت بۆ بەهێزکردنی ئەم ماسوولکانە بە تایبەتی ئەو مناڵانەی کە عەزەڵاتی ئەم ماسوولکانەی دەم و لێویان زەعیفە یعنی ناتوانوکو پێی زەعیفە بۆ بە قووەتکردنی خاستن ئەوانەی ئیفلیجی مێشکیان هەیە ئەوانەی گەشەیان دواکەوتووە ئەوە میزەڵانیان بۆ بێنە لەوانە قووەتی نەبێ میزەڵانەکە کەی کڕی زەحمەتی یەکەم جار هەوای تێکەی تۆ خۆ هەوای تێکە تا خۆی پڕەبێ و دوایی فشەوێتەوە اینجا بێ بە مناڵەکە هەوا تێکردنی لە جاری دووەمە ئاسانە بێت تەمرینی پێ بکە بۆ ئەوەی تەبەن کە ئاوامان ناکاسەیکم ئەمانە هێزیەکێتە سەر بەکارێنێ هەر کاتێکیش زۆر ئاوە تەمرینی پێکرد ماسوولکەکانی ئێرە بە قووەتە بێ و بۆ مەسان بێ تۆ ێستا بێ پێویستی بەمە هەیە با مەسەن کۆمەڵێ شت هەیە کە قسەی پێ ئەەکەی ئەمانە پێویستیان بەم لێوە هەیە چکە پیتی با بڵێن لێوی پێڵن فەمی پێڵن ئەمە گەر عەزەڵاتەکانی زەعیف بێ ناتوانێت و پیتانە دەرببڕێ ئەمانە کۆمەڵە شتی ئەوەی کە گوڵۆپی پێ دروستەکەی ئەمەی شامپۆیە نازانم چییە حتا شمشاڵ ئەتوانی و شتێک بێ ئەمەی قەسەب قەسەبەکەی کە بیپسی و شت و ئەو ئەمانەی بکارین ئەتوانێت فووی لێ بکات لە دوای کۆمەڵە ڕسمم هێناوە بنێشت ئەڵێن بنێشت شتێکی باشە چونکە ئەمەگە وا ئەکات ئەم ماسوولکانەی بەڵام بنێشتەکە ئەوە نەبێ ئەم مناڵەکە عەزێت با قوتی با بێ مناڵی تۆزێ گەورە بێ کۆنتترۆلی بکات ئەمانە کە فوی پیاکەی توەچێتە دەرەوە یەتەوانێ و وەکو مۆسیقا لێ ئەیە هەموو ئەمانە بە ڕێزان ئاوا ئەتوانیم لە باخچەی ساوایان لە دایەنگا و مناڵان کە کێشیانێ وەکو یاری بە جەماعەتیش دایەنێت و یەڵە تۆپێ لە بەدەمی ئەدانێت و فوی لێکات تا چەند کێ زۆرتر پاڵی پێوە بنێ هەدیەیەکێتێ پاداشتێکێتێ ئیتر سیستمی پاداشتیش لەگەڵ یا بەکارێنێ ئەم چالەکیانە هەموو توانین ئەمانە هەموو کەسێک ئەتوانین قەسەبانە بێنە بۆریەکە هەر بۆری احتیاجی با بڵێن کاکوونێکی تیا بێ بەڵام قورس نەبێ ئاسن و شت عەزیزناڵەکە ئاوەتوانی خەتی وا خواروخێکیان بۆ دروستکەی بڵێ وەرە فوی لێکەوە بەسەر ئەم خەتانە هەم تەرکیزیشی زیاترە بەڕێزان ئەمەش توانایکی عەقلیە
تەرکیز خاصە مناڵی ئۆتیزمەوانە تەرکیزیشان لاوازە گەشەی با بڵێن ئینتیباه و بە ئاگای وریاییشان لاوازە کە هیچێکە لە توانە عەقڵیەکان ئەمە لە ڕێگەی ئەوە تۆ بێت تەرکیز بکا کە بەم شێوانە ئەیبات یعنی خۆ ناتوانێت هەر لە خۆی وا بکا ئەگەر نەیزانی تەمەن فێریەکەی ڕاهێنەر یعنی چی ئەمە تەدیب ڕاهێنانە هەروەها چالاکیەکانی تر عین نەشدەوانی دەنگەکان دروستەکە مەسەڵەن زۆر داوی ئەم تەمرین و ڕاهێنانی لەگەڵ کەم و پێکەنینیشە بۆ مناڵەکەەوە قسەشی لەگەڵاکەیت و هەم ساوتەکانی بۆەوەی چۆن لە قۆناغەکانی گەشەکردنا باسی قۆناغی هاوارکردن ماکە وتمان مناڵەکانتان بێدەنگ مەکەن بەڵێ هاوار مەکە ئەو هاوارکردنە کە یەکەم قۆناغە ئەم تەدریبە ڕاهێنانە بۆ دەنگەژیەکان بۆ ئەوەی وردە و دەگەشە بکات و بەکاری بێنە حتا بۆ لێوی پیتەکان کە فێریانەکەی بەڕێزان بۆ سایلی تعلیمی تایبەتێ ئەوانەیە اینجا لە بەردەم ئاوێنەیە ئەتوانی شتەکان بۆ مناڵ بڵێ مناڵ سەیری لێو بکە چۆن تۆ تەلەفوزی یا ب یا ت با مناڵ سەیری دەم بکە لە ئاوێنەکەشا خۆی ببینێ بۆی دووبارەی کاتەوانێ ئیتر هەرچی پیتێکەیە ئەمانە بە ئینگلیزی ئەوەی بۆ ئینگلیزی بێ بۆ کوردی ئەمە زیاتر کوردیەکەمانەوێ ئەوە لە عیلاجی لوغەیە هەیە تەدریبی لوغەیە هەموو ئەمانە بەڕێزان بەڵام بەداخەوە کە هیچێک لە کێشەکانەوە ئێمە لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا کەسانی پسپۆرمان نییە لە ڕاهێنانی قسەکردنە ئەوەی شەکە لە کێشەکانمان جوڵەی ماسوولکەکان بەڕێزان ئەتوانێت لە حل لە ئەنتەرنێت خۆت بۆی دەربێنە یاخود لە مۆبایلەکەتە لە ڕێگەی هەر شتێکەوە بێ ئەنواع دەنگی باڵندە هەیە دەنگی سیارە هەیە دەنگی خوڕێ ئاو هەیە هەموو شتێکە هینی با هەیە وەرە گوێی لێ بگرم ناڵەکە و لاسایی کاتەوە کاو باژ نازانم تێ بەم شێوانە دەنگی بولبول لاساییە کاتەوانەیە دەنگی کەڵەشە لاساییە کاتەوە ئەیتر دەنگی سیارە هۆڕنی سیارە دەنگی مەکینەکەی نازانم چی ئەوە بەپێی توانە دەنگی مجەفیفاڵە مجەفیفەکە چیەکە لە بە دەمی هەروای لێ بکە هەم ترسەکەشی نامێن لایچە هەم بۆ ئەوی حاولە بکە شەتیوکو خۆی لاسایی کاتەوە ڕێزانەوەکوانی تەقلیدەکەنەوانن نا مهمەوەی قسە بکات مهمەوەیە زمانی بەکاربێنە مهمەوەی لێی بەکاربێنێ من بگە شەکل نامە هەمووی ئەتوانی هەرێکێ لەوانە لە ئەنتەرنێتە هەیە سەوتەکەی هەیە ڕسمەکەشی پیشاندێ سەوتەکەشی هەیە وەکو ڤیدیۆ ئەتوانی ئەمانەمی لاسایی بکاتەوە هەروەها ئەمانە هەندێک جار ئەم ماسوولکانەمانی باسمان کرد بۆ ئەم منطقەیە هەندێک جارە ماسوولکانست لە کاتی قسەکردنا پێویستمان پێێتی ئەتوانی بیشێلی ئەمی مەساجی پێڵێن ئاوە وردە وردە لەسەرەوە بۆ خوارەوە بە هێواشی بە تایبەتی ئەو مناڵانی کە گەشان دواگەوتە بە تایبەتی مناڵی ئیفلیجی مێشک ئەمانە توانای نییە حتا شتیشی بۆ قوت نایرێ ئەمانە حتا بۆ قودانیش ئەو عەزەڵات و ماسوولکانە بێ بە قوت کرێ بۆ ئەوی بتوانێت وردە وردەیتە شت بجوێت هەمووی پێویستی بە حرەکەی هەمووی پێویستی بە جوڵێ ئەوەی جوڵەشی پێکە ماسوولکەیە ئێمە ماسوولکانە هەمووی پێویستی بە تەدیب ڕاهێنا حتا ئێمە قاچمان هەر دابنیشێن دابشین وردە وردە قاچمان ضعیفە بێ لە گەچی بگرە وردە وردە قاچەکە باریکی جێ عەزەڵاتەکان توانێت ڕۆشنە نامێنێ ئەمانە هەمووی پێویستیان بە تەدیب ڕاهێنانێ ئاوا هەندێک جار مناڵ ناتوانێت مەسەڵەن هەندێک پیت مەسەڵەن ئەبێ زمانی بەرز کاتە بینێ بە مەڵاشیەوە بۆیە ناتوانێت بۆیە ئەبێ هاوکاری بکەیت بە تەختە ئەوانەی کە باڵێن پزیشی قوڕک ئەها تەختەیەکە لەسەر زمانمان بڵێ با ماڵاشووی با بڵێن قورجی ببینێ بزان لەو زەتێنینە ئەو تەختەیە ئەوە بەکار بێنە زمانی پێ بەرزکەرەوە چ عەزەڵاتی زمانی ضعیفە ناتوانێت بەرزی کاتەوانە اینجا تۆ بێت لە ژێرەوە لە ژێر زمانی ئەدایە بۆی بەرزی کاتەوە تۆ هاوکاریەکەی ئەوش خۆی تەدریبەکە وردە و دەدێت تۆ کەمتر بەرزیەکەیتەوە خۆی عەزەڵاتەکە هەمووی عەزەڵاتە بەڕێزان ڕاهێنێ ئەهاوانەی کە یاری ئاسنەکەن ئامەد چۆن ئەمانەیان بەرزە بێتەوە هەمووی تەدیب ڕاهێنانە بەڕێزان اینجا ئێمە نامانەوێت عەزەڵاتی شانی بێ بۆ مناڵە جارێوانێ عەزەڵاتی زمانی بێت چێ پێویستی بە قسەکردن هەیە کێشەی هەیە بە هەمان شێوەم تەدیب ڕاهێنانە ئەتوانی بە هەندێک جار زمانەکە بێتە خوار هەندێک جار بەم لایە کە نەیتوانی بیجوڵێنێ تۆ بێ هاوکاری بکەیت و یارمەتی بێت هەروەها ئاوێنە زۆر گرنگە بەڕێزان يعني العلاج طبيعي خاصة بو علاجي زمان سبيتش ثيرابي بيويستي بو هي مناڵەکە خۆی ببینە یا دایکەکە ببینێ بۆیە هەم لە بەرچاویشێتی و هەم سەیری خۆی کە دایکا بینێت چۆن ئەم حرەکانە ئاکات لە ئاوێنەکە خۆی بینێتەوانێ ئەگەر غەڵەتی کرد ئەڵێ ناوانە سیر کە ئاوان ئەمەم تەدیب ڕاهێنانە هەمووی لە وڵاتانی دنیا لە هەموو شوێنە بەو شێوە تەدیبی لوغە بە مناڵەکانە کرێ ها دایانێنن دوو سێ جا عیلاج هەیە تاکیە فەردیە عیلاج هەیە جەماعیە مکبرێکی وای بەرێ با هاوارکان پێکەنیژی پێ تەلەفۆن با قسە لەگەڵ یەکتری بکەن ئەمانە هەمووی ڕاهێنانە هەموو دایک و باوچێک دوای ئەوەی کەگە سنتەر نەبوو بەداخەوە من چی بکەین کە تۆ سنتەرێ نەبێ میشانەمان بۆ بکە دایک و باوک مەجبورە خۆی لە ماڵەوە ئەمانە بۆ مناڵەکەی بکە
هەروەها جوڵەی زمان مەسەن زمانی بێنێتە دەرەوە لە ناو دەمی ئاوە لە ناوە لە گوپی بە ئەمە حەرەکە ئاوە بیسۆڕێنە بازنگەی هەموو ئەم تەمرینانەیان پێ بکەن ڕۆژ بە ڕۆژ تەبەنەمە بۆ چییە؟ کە کەم و کورتەکان لە ماسوولکەکان و عەزەڵات و لەمانەیە بێ بەخوا نەخواستەگەر لە گوێیا بێ ئەوە زەرعی قەوقەعەیە بێ ئەوە سەماعەیە بێ ئەگەر لە مێشکا بێ ئەوە کێشە بێمە چارەسەر ناکرێت لە وڵاتێکی دنیاە ئەم تەمرینانیان پێ بکات ئەو شتە لەسەر زمانی دابنێ حتا ئێستا لە زۆربەی باخچەی ساوایان و دایانگاکان چیەکەن تەمرینیان پێکەن چۆن ئەم شتە واکەی ئەگەر لەسەر ئێرێ هاتە خوارەوەی خەرە ناو دەمتەوە ئەمە پێویستی بە کۆمەڵی حرەکە هەیە جوڵە هەیە چالاکی هەیە ڕاهێنانێ تا ئەوانە بکە مەسەلەن مناڵەکە بووەوەی گەشە بە زمانی پێ هەر ئەو مەساسەیە شتێکی وە لە جاتی تەختەکە لەوانەیە مناڵەکە پێی ئیزعاج بێ مەساسەیەک بێنە ئاوە لە زمانی بە هەم تامەکەشی خۆشە وای لێکات ئەوێ مەسەلەن تامەکەی بکات هەم لە هەمان کاتیشە زمانی ئەجوڵێنێ و حرەکەی پێکە و ماسوولکەکانی گەشاکە ئەمان هەمووی تەمرین و ڕاهێنانەکانە هەموو دایکێک دەتوانێت هەمووی ئاسانە ئەمانە هەموو دایکێک دەتوانێت ئەمە بکات بۆ مناڵەکانی ئەوە هەمووی تەمرینە هەموو ئەم تەمرینانە سا بە مۆبایلەکە و بێ قەزابی لە جاتی ئەوە سێڵوی بۆ خۆ دەگیرە ڕستمێکی بگرە ئەوانەی بۆ بکە دوای بروی دەچێتەوە هەمووی ناڵەکە شتەکان با بشخوری خۆ کێشە نییە بخە لەسەر زمانی لە جیاتی نەستەلەکەی تێکسەری خوا ئاوێ لەسەر زمانی بڵێ ئاوای لێ بکە ئاوای لەکە بزانماوەتوانی بی خۆی چەپڵی بۆ لێ ئەگەر واو کرد هەدیەکە دەمێت چیەکەن ئەمانە بێ لەگەڵ ئەو مناڵانەیە تا زوو فریایان کەی بەڕێزان خاصەن زمان چونکە ئەم بەشەی مێشە کە بەرپرسە لە قسەکردن تا معلوماتی زوو بۆ بڕوە ئاوە زانیاری بۆ بڕوە تەڕەن کە تۆ گوێ لێ نەبێ و قسە نەکەیت و زانیاری نەڕوا بۆیە لە کێشەیە بۆ ئەم تەمرینشتانە بەوەی پەکی نەکەوێت بڵێ وڵا شقەی ناجارێ مناڵە تەڕەن تا مناڵ تەمەنی بچوک بێ چارەسەرکردنی ئاسانە بێت تا گەورەش بێ خوا زەحمەتە بێت کێشەیەکی ترمان هەیە بەڕێزان ئەوی ژەوانەیە کە ها ئەوەگەر ملاحەزەی ئەو ڕسمە بکەن ئێرە زمانی بەشی پێشەوەی لە لای خوارەوە وەکو ماسوولکەیە گوایە پارچەی گۆشتی زیا وایە نووساوە بە خوارەوە ئەمە زمانی بەستراوی پێڵێن ئەمە زوو فریای نەکەی ناتوانێت قسە بکات کە ناتوانێت زمانی بەرزکاتەوە تۆ کە قساکە هەسەی زمانکە ئەڵێ ئەژدیهایەتەوە چێ بەم لاولا چۆنە جوڵە اینجا ئەوە زۆر ئاسانە هەر بە مناڵی لە تەمەنێکی بچووکە دکتۆر احتیادی ئاوە بەنجێکی و مەنتیقایەکە بە مەقەستێ بەشتێکی تایبێت سپۆری خۆی هەیە یەکسەری قرتێنی و تاوایتر زمانەکەوێتەوە جوڵە و حرەکەی خۆی بەهێزکردنی لێو ئەمانە هەمووی تەمرینەکانە فوو لە شتەکە ئەوەکە میزەڵانەکەی مۆمی بۆ داگیرسێنە بە فویلەکە بیکوژێنێتەوانێ کاغەزێک ئەمانە هەمووی بەڕێزان تەمرین و ڕاهێنانە ئەوە بەسەر ئەوە مۆمەکەی باسمان کرد گۆکردنی پیتەکان مەسەن بێ لە بەرچای بڵێ بێ تۆ فێری بابەیکەی ئێ بابە لە چی پێکاتەوە لە بێ لە ئەلفێک وەنێ با بەیەکی تر بزێنێ خۆ بێ ئەو ناتوان بەیەکەی بۆ ناوتەیە کەواتە تۆ نابێت دەست پێ بکەڵی بابە چۆن بابە فێرە بێ وشەکە ئەبێ بۆی بکەی بە بڕگەکەشی بۆ بکەی بە پیت کەواتە پیتەکەی فێرەکەم بێ کە پیتەکەم فێر کرد بێ بی دومیشی نایە بابەکە چۆ دوو بیتە کەواتە بێ اینجا ئەلفەکەشی لەگەڵینەکەم با اینجا بێگەش فێر بووە باب اینجا بزوێنەکە بابە ئاوە بەم شێوەیە اینجا خاصە مناڵ سەرەتا بەڕێزانم پیتانەی لێ و بێوانە و دف حروفی سنی پێڵەنێنی دان کە خاصن مناڵەگە دانیشی نەبێ ئەگەر دانەکانی کلۆر بێ ناتوانێت وەکو پێویست ت بۆشە ئەڕوا ئەبێت دێ ئەم سەڵتە بەردان کە دامانچیلەکەی ت ئەوانە لوت عینەشن ئەوانە پەیوەندی بە لوتەوە هەیە پێڵەن پیتەکانی لوت بە هەمان شێوە گۆکردنی بەس قێڵ تێڵ ڕێ و ئەمانە تۆزێ دواکەوێت و مناڵ سەرەتاش فێری ناوەکانە بێ مناڵ فێری ناوکەن فێری فعلی مەکەن کردار ڕۆشتم خواردم ئەمانە قورسە لەبەری ڕووداوی تایە لە شوێنێکەوە ڕا بۆ شوێنێکی تر لە هەمان کاتیشا زەمەنی تایە ڕابردوو ئێستا داهاتوو بۆی و مناڵانە کێشەیانێ چۆن دوو لە ڕێوە پێڵاوەکان تاکە و تاک لە پێەکەن و هەمانجێ زەمەنەکان بە عەکسەوە بەکارێن لە جاتی بڵێ مەسەن بەیانیە چین ئەڵێ دوێنێ چین بۆ ماڵێ دوێنێ بێ بڵێ چوین بەس ئەو نازانێ لەبەرەوە زۆر بە ئاسایی وەرێگرن زەخت و فشاری مەکەنە سەر ئەمە تەمرین و ڕاهێنانەکانە زۆر جار مۆنۆلۆس قسە لەگەڵ خۆیان بکات ئەم تەمرین ڕاهێنانە بکەن تەمەن زۆر وەسیلە هەیە تۆ توانی مەسەی چێ لەوانە بووکەڵەیە ئەم بووکەڵەیە
خاصن لە دایانگا دایک واگە بتوانێت بچۆ بۆ ئەمانەی کۆنە و شتەکان هەزار شتیاوایتیا بەکاری بێن مناڵ زۆر پێی خۆشە کەسەی دێکا بەدەست وە حرەکەی بووەکەیت و بووکەڵە و حتا مەسرح هەیە تەمسیلەکەن بۆ مناڵانە دایانێن عەرزەکەن لە سنتەر بەس وتم بەداخەوە لای ئێمە هێشتا وەکو پێویست نیە بەس ئینشەڵڵا لە داهاتووە لێرەش گەشەی پێیرێ هەم مناڵەکە متعە خۆشی لێوەرەگرێت هەم لە ڕێگەی شەو جوۆی لە دەنگی ئەم بووکەڵێرە خۆ بووکەڵەکە قسە ناکە تۆی بەڕێزی قساکەی چۆنی باسی نازان چی کۆمەڵی حرەکە وەدە بڕۆ وشەکانی کە کوا چاو کوا جۆ کوا دەسێ تەمەن لە ئەندامەکانی لە شێوە دەسێ بەڕێزان چاوی فێرکە کوا خۆی ئەم فێربوونە بەڕێزان بەچەند خۆناغێکارەوە یەکەم شت کاڵی تۆ کوا چاو ئەبێت دەست بۆ ئێرە بەرێ کوا دەرگاکە ئیشارەتی بۆ بکە کوا مۆبایلەکە کوا لاپتۆپەکە کوا وەرەقەکە کوا پەرداخەکە ئەبێت دەست ئەمە خۆناغی یەکەمە چکە مناڵ تێ ئەگاڵی بڕۆ دەرگاکەم بۆ داخە ئەچێ دەرگاکە داخە بەس ناتوانێت بڵێت دەرگا خۆی کەواتە خۆناغی یەکەم تێگەیشترە یعنی وەرگترە خۆناغی دوم بێ بە تعبیر گزارشکردن یعنی مناڵەکە خۆی بڵێ دەرگا خۆی بڵێ مۆبایل خۆی بڵێ چاو اینجا باشەوە فێر بوو وتی چاو زۆر باشە ئەینەش گوێچکە لوت دەم دەست قاز ناوچەوانچە ئەمە اینجا دوای ئەوە قورستریەکەی ئەمە بەرنامەکەی قورستریەکەیان چی چاو چەند چاو هەیە بوو بە قورس ینی بوو بە ژمارە بیرکاری دوو چەند گوێچکە هەیە دوو چەند دەست هەیە دوو چەند قاچ هەیە دوو ئەوانەی دوودون جارە فێران کە ئەینەشت لوت یەکدانە و دەم یەکدانە و تا دوایی چەند ئاگە یەکدانە و سەر یەکدانە و اینجا دوای ئەوەی کە ئەمانەش فێر بوو قورستریکە چاو بۆ چییە بۆ بینینە جۆ بۆ چییە بۆ بیستنە هەرتوانی ئەوە چاوی لە چاوی لە منە نە ئێستا چاوی لە من بەمکو یاریکردنیشی لێ چاو سار کرد لە هەمان کاتە جۆ بۆ بیستنە دەست لەسەر یێری دابنێ ها جۆی لە منە نەوەڵا جۆی لێ چاها کەواتە لە ڕێگەی ئەمانە خاصە مناڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستە بێ سەبری ئەیوبتان هەبێ ئاژەڵیان فێر کرد بەڕێزانم زۆر دایک و باوکە بینن لە فێر نابێ شێت بوو مەدەسیەوە چەند جار وەڵا جاریوە دەجار کاکە بیکە بە بیست بیکە بەسی دڵۆ پێ ئاو لە شاخی بێتە خوارم زۆر جا بە نمونێنەوە کە ئەوگە نەرمە بەر سەر دەکەی پێ نازانی بەڵام ئەو بەردەڕەقەبەر یەکەوێ تا بە ماوەیەکی زۆر وەکو لە مروری زەمان تا کات بڕوە سەیدەکەی شوێن خۆی شوێنی ئەسەواری کاریگەری بەجێڵە چاڵێکا شوێنەکە ئەی ئینسانە چۆن فێر نابێت بەڵام هێواشە ئەگەر ئەم مناڵە ئاساییە بە دوو جار فێر بێن بە دە جار فێر دەبێت ئەگەر ئەم چوار وشەی بیرچێتەوە حوتی بیرەچێتەوە فەرقەکە لە دەرەجەیە لە نەوعە لەبەرەوە نابێت دایک و باو کۆڵ بن چونکە تا تەمەنەکە بچووک بێ ماندووبی ئەوەندە بە قازانجی تۆ مناڵەکە تاوێت مناڵەکە هان بەمانە هەمووی هێستا مۆبایلە کۆنێکی بۆ بکڕەچی تیا یا ئەمانەیە جارانی بە خۆمان دروستمانە کرد بە پەرداخی لێرە و با بڵێن دەزویەکمان پێوە کرد قسەمان پێکرد ئەم شتانە هەمووی هەیە بەرزانیشە با قسە بکەن لەگەڵی بە پاتری قساکە بە کارەبای نازانم چی ئیشەکە ئەمەی لێ بکە با قسە لەگەڵ یەکتری بکەن یا جاری وە مناڵەکە وەکو تەمسیل یعنی لەگەڵ مناڵەکانە دانیشین ئەڵێم چۆن چۆنی باشی ئەوی باشم نازانم چی ئەوە بوو لە چۆ بووی نازانم چی بێ تەمرینی پێ بکە با دوو مناڵ بەیەکەوە دابنیشنەوە قسە لەگەڵ یەکتریا بکەن هەموو ئەمانە بەڕێزان ڕاهێنانە هەر کامیشان دەست پێ بکەی چەنگی توانی و بیکە بۆ ئەوەی زەمیرن مرتاح بێ تەمەنی تر هەندێکشانەیە قورسە دواکەوتنەکەی درەنگ فێرە بێ هەندێکشانەیە مام ناوەندە هەندێکشان هەیە سووکە ناوی شتەکان ئەمە هەمووی مەلاعیبمان هەیە لە بازار و خۆڵوا بیکڕە شتەکانی ناوماڵ کەوچک چەتاڵ چزان قاپە پەرداخە سەلاجەی تەلەڤیزۆن هەر لە ناو ماڵەکە تا 2000 ناو ئەتوانی بدۆزیتەوە بنمیچی ماڵەکەیە پانکەیە گوڵۆپە نازانم چیە بیڵێ خاتونجان بیڵێ زۆر جاڵن تەلەڤیزۆن خراپە نازانم چییە باشە هۆی هیچ شتێک خراپ و باش نیە بەس دەتوانی خراپ بەکاری بێنی توانی باش بەکاری بێنی تۆ مناڵێ دانەی لە بەردەم کەناڵێکی عەرەبیا تویورە جەنە تەمەن فێری عەرەبیە بە فێری کوردی نابێ زەرەری لێی ئەبێ هەموو مناڵە فێری زمانی دایک بین جە زمانی دووەمی فێرکە یا مناڵەکە ئەوە داناوەڵی کەڕولاڵە لە یەک تەرەفەوە واللهی با جارێمانە تەواوکەین چکامە هەڵقی تر ناتوانین جارێکە تەرخانیکەین بۆ ئەمە تۆزێکەی شەڵا وەرێگرێت بەسە چاپ ئەمان هەمووی ئەتوان بە ڕێزانم ناوانیان فێرکەن و تەدیب و شتەکان لە بەردەم یادداینێ وردەوەدا سەیری تەلەڤیزۆن چ کاتێک خراپە بە ڕێزان مناڵەکە بە تەنیا دانیشە تۆ لە باوەشی نەکەیت و قسەی بۆ نەکەیت چ کاتی تەلەڤیزۆن خراپە ماوەیەکی زۆر مناڵ لە نزیکەوە دانیشە بەڵام ئەگەر تەلەڤیزۆن بۆ ماوەیەکی کەم بێ دوور دانیشە مناڵەکە و شیعانە تەسیل لە چاوی ناکات لە جیاتی ئایپاتێکی بچووک بێ تەلەڤیزۆنی شاشەیە مۆنیتەرێکی گەورە بێ لە هەمان کایسە لە باوەش تا شتەکانی بۆ ڕوون کە ئەها ڕای کرد ئەها چوو بووەوێ ئەها بازیە ئەها ئەمەی کرد هەرچی حەدەسێ ڕووداوێ لە ناوە فلان کاتۆ لەنا تۆ بووی ڕوونکەرە بۆی قسە بکە هەم لێوێ ڕسمەکەی بینێ لێرەش قسەکانی تۆ بینێ زۆر بەباشی استفادەی لێکات نەگلی مەنعەکەیت و بڵێ هەرسەی ناگەت تەلەڤیزیۆنە چ دەنکەنوویەک لە کامێرەکە بۆ تەکا بە کێوێک ئەیکا بە تۆپێکی گەورە ئەمانە هەمووی ئیسفادەیەکی باشی هەیە بۆ مناڵەکە بە مەرجێ بە و مەرجانە بێ کە باسمان کرد گێڕانەوەی چیرۆک تخوا لە چەند ماڵە
لەوانەیە زۆربەی ماڵەکانمان تفەنگ و مۆبایلی تیاوێ بەڵام کوا گۆڤار و ڕۆژنامەی تیا ئیتر لۆمەی مناڵەکە و بووەکەی بەڕێزەکەم دایک و باوکی وایە ماوەیەکی زۆر لەگەڵ مناڵەکەی دانیشتووە یەک قسە ناکات نوتق ناکات خەریکی فەیسبووکەکەیتی ئینجا هەڵە خۆ لە ماڵی شۆم لای مناڵەکەم کاکەوە وەکو هەر لە ماڵ نەوی خۆ وجودی دایک و باوک بە جسم مهم نییە لە دەرەوە بە بەس قسەی لەگەڵاکە بە تەلەفۆنی سادە زیاترەکە نیو سعات لە ماڵە بم نیو ساعتە لە باوەشی کە لای بۆ بکە قسەی بۆ بکە چیرۆکی بۆ بخوێنە حیکایەتی بۆ بکە نیو سعات بەقەی 50 ساعت سوودی یەک هەردانیشی قسە ناکەی لەبەرەوە بێ ئێمامانە ئاگادار بین بوونی تۆ وەکو جەستە مهم نییە بەڵام بوونی تۆ بێ زیندووبی لە ماڵەکەیە حرەکەی لەگەڵا قسەی لەگەڵا بکەی گۆرانی وتن ئەنوە مناڵەکان دانی قیچەکە بە خۆیان با گۆرانیەکان بڵێنەوانێ لە دار و بەد ئەنواع شتێک گۆرانی مناڵانە گوێ لە کاسێت بگرێت سیدی پەروەردەی ڕاهێنان لەسەر گوێگرتن زۆر مهمە ڕێنمایی پێشەوەی پەیوەندیەکان وەرگین ڕێنمایی بۆ دایک و باوک یەکەم فشاری دەرونی لە مناڵەکانتان مەکەن پەلەیان لێ مەکەن خاصە نەبێ ئاگاتانە بێ مناڵی تازە لە دایکە بێ غیراکە زمانی مناڵ دوعاکەوێ کێشەی هەبێ خێزانەکە شەڕ و ئاژاوە هەبێ و مناڵ هەست بە ئەمان و دڵنیایی نەکە تووڕە بێ و عەسەبی بێ و سوکایەتی پێ بکەیت و مقارنەیەکەی بە مناڵانی تر ئەمە هەمووی لەلایەنی دەرونی و کاریگەری لەسەر زمانێ بێ پێدانی کات بۆی قسە بکات پێی مەبڕە بێ دووبارە مەکەرەوانێ پەلەی لێ مەکە لە کاتی قسەکردن ڕوومەتی وەرمەجەڕە بەم لای سەیری چاوی کە زۆر مهمە ئای کۆنتاکتی پێڵێت ینی زمانی چاو زۆر مهمە تۆ قسە لەگەڵ حتا مامۆساژ کە دەر شەرحەکە ئەبێ سەیری ناو چاوی تەلەبەکە بکە من لەگەڵ تۆ قساکەم بێ سەیری ولاوکەم و قسە بۆ تۆ و تااقەتیشنە تۆ جۆم لێبی وەکو وای ئیهمالم کرد بێتی لەبەرەوەمانەمی لەلانی دەرونی و زۆر گرنگە بێت دایک و باوک مامۆسا دادە لە باخچەی ساوایان ئەمانە ناچاری مەکە لەگەڵ لە بەردەم مناڵەکانی ترا تەریقی مەکەرەوە ناچاری مەگە قسەکە دووبارە بکاتەوە نابێت گاڵتەی پێ بکەین پێ بکەنی زۆر احتیادیە زمانێکی پێ مەکەنە احتیادیە تشجيعي كهر بسر بيحا وتودى بردوامه ببرزان شيء قصة نكدنا تشجيع زور مهمة هر شيء كده دسخوش آفرين حتى قررت شيء كده دسخوش ما شيء كده دس بسر يا بينا شيء ودودة تشاشة كاتو برزان شكل الثقة تون علي بالرابع خوبنا معنا دروس أبي هواش ولا صار خوبين بليلي أنا كيد نابي لما شاي خفض عندك باوكي كقسان لقى لك الناس عندي سكابة جدا أخذ سمنا الله بكرر يخش كمن خو تعزمنا الله كوايا ئەگیریەی هەم خەفەتی بەخۆت خۆ بەگریانەکە چاگەر بەگریان چابیش لەگەڵ تاگرێت چاک نابێت بەڵام مناڵەکەش خەفەتە خوا هەستی پێەکە کە خەفەتی خوارد و قەلە بۆنگی تر کێشەی زمانی زیاترە بێ نابێ قسە بە مناڵەکە ببڕەوە تا دوای جەگە پەیوەندەکانە بێ و دەوە دیەگرین کەسمان لەگەڵا کاک وەدمەنجان ئەمانە بەڕێزان ئەوەی ئێسامە لە دوو حەڵقەیە تکایە لەمە دوازی تر ئەو سیرکەن بەڕێزان ئێستا لە حەڵقەی داهات وەر کەسێک لە مناڵەکەی من قسە ناکە بۆ چی بێ ئەیدا ئەوەتە دوو حەڵقەیە من دوو بەرنامە بۆ بەڕێزێ باسی هۆکارەکان لە جیناتەوە لە مێشکەوە لە حەواسەکانەوە لە چیە و ئەمە تەمرینەکانە هۆکارەکانە عیلاجەکەی ئەدەی استفادەی لێ بکە بە قوربان خۆمە ئێستا لە یوتیوب دائەنرێ لە ئینتەرنێت هەیە لە کەناڵەکە هەیە من لە فەیسبوک لە پەیجێکی خۆم داوی استفادەی لێ بکەم بەڵام هەندێک هەیە بەس یەکسەر هەشتێ بێ قسە ناکات چی بکەم چی نەکەم باوکە جان خۆ من ناتوانمەوە ئێستا 2 ساعات تقریبا 80 دقەمان زیاتر تەرخان کردو بۆ ئەوەی من بەرنامەکە خۆی 45 دقەی 80 دقەی تر بۆ تۆ بەشە بەس با پەیوەندیەکان وەرگین نهایەتخان فەرموو السلام عليكم. عليكي السلام خوشکی من فەرموو ئەم کاتت باش ئەم کاتی تۆ باش خوشکە بە ڕێزەکەم وڵای دکتۆر بێ زەحمەت مناڵێک مێ 4 مانگ و نیوە بێ سەری زۆر ئەلەرزە کێشەی هەیە سەری ئەلەرزێ ئارە وەڵا هەوانە بێ بە دەروێژی شەڵە وەڵایی خوشکی منەوە 4 مانگە جارێ لە قۆناغی من حەڵقەی پێشوو باسکەم لە قۆناغی هینایە چۆنەڵی هاوارکردنایە هیچ علاقەی بە لوغەوە نییە هیچ علاقەی بە لایەن دەرونیەوە نییە پیشانی فیزیکێکی مناڵی بە باسە خوشکە بە ڕێزەکەم ئینشەڵا کێشەشی نازانم پسپۆڕی من نییە بەخواسەری بۆ لەرزێ نازانم ئەوەی لاقەی بە عەساب و دەمار و پزیشکی مناڵ و سەردانی ئەوان کە لە هەموو خەستەخانە و سەنتەرەکان هەیە بە شادانخان وەرگین شادانخان فەرموو السلام عليكم. عليكي السلام خوشکە بە ڕێزەکەم باشی دکتۆر گیان مەمنونم سپاس زۆر سپاس دەکەم فای گەورە بێم زەڕەتەکە هەموومان پێکەوە سپاس سلامەتی وەڵای دکتۆر گیان کوڕێکم بێت 5 ساڵ و نیوە 5 و نیو بەڵێ 5 ساڵ و نیوە بەڵێ ئەیجا هەتا ئیستا نە قسە ئەزانێت هیچ نازانێت زۆر عەسەبێتە ئێستاژان 5 ساڵ و نیوە هەر دایبیشی پێڵەگرم شادانخان من لە حەڵقەی پێشوو ئەم دوو حەڵقەی هەردووچی بینی
بەڵێ بەڵێ زۆریش حاولم دانی پەیوەندی نەنە کێشەمان نییە یعنی هیچ لەوانەی حەڵقەی پێشوو لە کاتی لەدایک بوو کێشەی نەبووە لە فترەی حەملا کێشە و نەبووە بار وڵای دکتور گیان هەم لە کاتی حەملەکە کێشەی هەبووە کە بووش لەدایک تا سێ ڕۆژەی سەرەتا زۆر یعنی ڕەنگی ڕۆژ ڕۆژداگیرسا بوو لە تەنیانەش زۆر سادان خان ئەوە گەشەی دواکەوتۆ خوشکە بە ڕێزەکەم ئەچێتە خانەی مناڵی خاوەن پێداویستی تایبەت ناکرێت 5 ساڵ و 6 مانگە مناڵی یاسایی ئەبێت لە 9 مانگی و 10 مانگی و 11 مانگی ینی ساڵی یەکەم 12 مانگە تەواو نەبووە 7 وشە ئەبێ بزانێت بە ئاوشت نەشی زانی لە ساڵ و نیو ئەبێ زۆربەی وشەکان بزانێ لە 2 ساڵی بێ وردە دە قسە بکات ئەو کێشەی هەیە خاتونجا کێشەی هەیە گەشەی دواکەوتووە ئەوە پێویستی بە ڕاهێنان هەیە پێویستی بە بەرنامەی تایبەت بۆ ئەوەی وردە ئەو ڕاهێنانی باسم کرد ئەوانەی ئەمڕۆ بینی و ئەگەر هەندێکشی نەبینی بەیانی سەیری کەرە سەعات و دووباراکرێ ئەوانەی لەگەڵا بکە و سنتەرێکی ڕاهێنانی شو بزانە حەزەکەی دوای پەیوەندی بە منەوە بکە بۆی چکە مادەم 5 ساڵ و 6 مانگە نەبوو بە 6 پەروەردەی پێشوەختەیە لە پەروەردەی سلێمانی لە هەولێر لە دۆگوانە هەیە ئەتوانی هەفتەی جارێکە ئەیبێ ڕاهێنانی پێ ئەەکەن فێریشت دەکەن ڕۆژەکانی تر خۆ بیکە ئیتر ئەبێ ئەو ڕێگان بەسەد چاوخوشی بە ڕێزی بەسەد چاوخوشی بە ڕێزەکە دوای بەرنامەکە ئێستا لە کۆنتڕۆڵ و بە ڕێزانە پێداڵێن کاک سەیوان گیان فەرموو کاک سەیوان زۆر سەلام عەلەیکم عەلەیکە سەلام کاکە سەیوان کاک دکتۆر مناڵێکم هەیە تەمەنی 3 ساڵە 3 ساڵ بەڵێ هەتا ئیستا زمانی لە 5 وشە زیاتر نازانێت کاک سەیوان گیان حەڵقەی پێشووەم حەڵقەوە بینی حەڵقەی پێشووتر وەڵاهی لە کۆتایی بینم کاک دکتۆر مەبەسمەوەیە خێزانەکە و هاوسەرەکە و خزمی خۆت نییە بەخوا دوورە خزمێکی دوورە ینی ئامۆزا و نێمزە ئەو شتانە نییە لە بەرەبابی تۆ هاوسەرەکە تا دووریش بێ هیچ حاڵەتی وا هەیە کەسێکیان هەبێت کێشەی قسەکردن نەمان بۆ کاک دکتۆر باشە لە کاتی لە دایک بوونە دایکی مناڵەکە هاوسەرەکە و نەخۆش نەکەوتووە حەپ و دەرمان و عیلاجی بەبێ پرسی دکتۆر نەخواردووە مەسەڵەن بۆ دکتۆر ئەم منداڵەها لە ناو زگ دایکی بوو کێشەی کلی هەبوو چی بوو؟ کێشەی کلی ئەو گۆڕێکە لە کلێەوە میز ئەباتە خوارەوە ئەو گۆڕی گیرا بوو لە دوای 50 شەو تەمەنی عملیاتمان بۆ کرد ئەمە کێشە نیە قوربانەوەی لاقی بە مێشکەوە نییە ئەوەی کێشە نیە بەڵام جاری وام ناڵ ئاوەک لە ناوکی سێ ئاوایە زیایەکە کەمەکە دایک نەخۆشە بێ کۆمەڵش دەمە حەڵقەی پێشوو باسم کرد بگەڕەوەی لە یوتیوب دانراوە ئەگەر بزانەی دوانێ لە کاتی لە دایک بوو ناشین نەبوو بۆ بە زەحمە لە دایک نەبوو نەخێر بەعملێ لە دایک بوو ئەزام ینی ناخسە ژێر ئۆکسیجینەوە نەخێر گەشتەکەی نەگرتووە پێی گرتووە خۆی ئێسکەرانەشی هەبوو تقریبان 2-3 مانگە بەسەر پێکەوتووە پێنا گەشکە گەشکان گەشکە نەخێر بەڵێ بەڵێ زەردووی زۆر نەبووە بگاتە 20 توانە و خوێنی بگۆڕن نەخێر واللهی 3 ساڵ بانگیەکەی جواب بدەیاتەوە کاک دکتۆر شکو 4 مناڵترم هەیە کە پێیان ئەڵێم بڕۆ لە تاتەدا غەڵەتیش ناکە ئەتێ لەوەیانەدا جا تخواوە ئیشە فێریانەکەی بە لێیان فێریانەکەی بەقوە مەقسەد ینی یەکەم شت بڵێ بچۆ کاکە ماچکە بڕۆ مۆبایلم بۆ بێنە بڕۆ تەڵقەیە لەگەڵ کاکە بکە یعنی حتا با ئیشەکە پەروەردەیی بێ لە مەودووە بۆ ئێمە بە شەڕ و ینی شێوازی ماچکردن نازانی ئەتێ گەزەدا ئەزام قوربان ینی کاڵی ماستۆ ئێستا لە بەرچاوی کوڕەکە و ماچکە بڵێ وەکو من کە با لە سای بکاتەوە بۆ نمونە زۆر محاولی ئەوەی لەگەڵاکەم کاک دکتۆر ناکەم بەس کاڵی خۆشم دەڵێن باوە ماچکە گەزم لێدا ینی شێوازی لێ و جوورانەکە نازانێت دەستی خۆش بێت تۆ ئەڵێ بڕۆ لە براکە و بۆش گەزە لێ ئەو گاز لێ دەخەتای خۆشتانی تایە کاکسێوان بەرحاڵ ئەوە مەسەلەکە نییە مهمەوەیە مادام لێو تێبگا بڵێ دەرگاکە داخە دایخا ئەوم بۆ بێنە بە قسە بکە ئیشەڵا کێشەی نابێت چکە مادام ئەوانەی هەبوو تێگەیشت یعنی توانای عقلیەکەی باشە بەس لوغەیە تەمرین و ڕاهێنانی پێ بکەن ئیشاڵا و لەگەڵی بجاریوە لە 4 ساڵیە ئەکەوێتە قسەکردن ئەو قسەکەی عاشتانەکات بەڵام گەشتە 4 ساڵ و هەر قسەی نەکرد وەڵاوە بێ کەسی پسپۆر بینێ و بزانین کێشەی کاک دکتۆر لەوەتی لە دایک و هەتاوەکو ئێستاکانەش بە بەردەوام عیلاج و شت ئەخوا ئەبێ ئەو عیلاج
نازانە کاریگەری لەسەری نەبوو بێ بەخوا من پسپۆڕی منێ نازانم بە پزیشکەکە بڵێ بەو بەڕێزەی کە دەرمانەکەی یاوەتەوە بڵێ هیچ کاریگەری هەیە. ئێمە حەڵقەی پێشوم باسم کرد هەندێک منداڵەوانەی کە زوو نەخۆشەکەون و هەر لە خەستەخانە و لە ماڵە و با قسەی لەگەڵان نەکەین و با بخەوێ یعنی چانسی قسەکردنی کەمە بێ خەڵک ئەوە گەشەی زمانی دواکە وێژێکێک لە هۆکارەکان داین تەندروستیم باسم کردووە. باسە زۆر سپاس لەگەڵ کاکچە نازدار خان فەرموو. ئەو کاتت باش ئەم کاتەوە باش نازدار خان زۆر سپاس. سەلامەت دکتۆر منداڵێکمان هەیە و 2 ساڵ و 4 مانگە و فێر قسە نەبوو. ئەو شتانەی باسم کرد بۆ کاک سەیوان هیچ ئەو شتانەی نەبوو کێشانە دایکی لە فەتەی حەمل و خۆت و لە کاتی لەدایک بوون و دوای لەدایک بوون بەسەرا نەکەوتۆ و عەزێتی نەبوو لە قادرمە نەکەوتەتە خوارەوە و ئەگەر کەوتو عەزێتی ڕشاوەتە ئەم شتانە هیچی نەبووە؟ نەشکوت هیچی نەبووە. کەشتیشی پێڵی بە قسە دەکا ینی ئەو ڕێنمای و ئامۆژگارنی تۆ جێبەجێکە ئەوم بۆ بکەوە بێنە ئەو بکە؟ بەڵێ ئیشەڵڵا دکتۆر ئەگەر پێی دەڵێ ئەو شتەمان بۆ بێنە هەر شتێکی پێی بڵێ بۆمان دێنێ. ئیشەڵڵا کێشەی نابێ کە قسەی لەگەڵە کەی سەیری چاو دەکات؟ بەڵێ سەیرت دەکات. کێشە نابێ ئیشەڵڵا تەمەنەکە چی بچوو خاتون جان 2 ساڵ و 4 مانگ چییە؟ وەقابل حەیرانێ بۆ ناڵێن ئەوانەی لێو تێگەڵ دەمارێکی مێشکی ئۆکسجینی بۆ ناچێ. بڵێ؟ دکتی دەمارێکی مێشکی ئۆکسجینی بۆ ناچێ. خوشکە بە ڕێزەکەم خۆ ئۆکسجین لە دەمارەوە ناڕوە کچە جوانەکەم لە ناو خوێنە ئەڕوا دەماری چی ینی بۆری خوێنی گیراوە لە پشتی سەری لای ژووی دەمارێکی سەری ئۆکسجینی بۆ باوکە جان دەمارانی عەسەبەوەی عیلاقەی بە حەرەکە و جوڵە و شتانەوە هەیە عیلاقەی بە هەنا بە ئۆکسجینەوە نێ ئۆکسجین لە ناو خوێنەی با خڕۆکە سوورەکانی بە نۆخسی خوا نازانم وڵای چۆن پیاوە دوو چیە بە هەر حاڵ عیلاجی چیە عیلاجەکەی بکەوی ئیشەڵڵا کێشەی نابێت خاتون جان. وەڵا کەسی ئەو ڕێنمایانەی تو دەکەیت ئەو شتانەی بەدەمولتی بکە ڕاضەی ئەویش هەر ئەوەی گوت تەواو ئیشەڵڵا ناخر تۆ ئەم ڕاضیانە بۆ لێ و دەم شتانەیە بەڵام ئۆکسجین نییە عیلاقی بە ئۆکسجین لە ڕێگەی لوت و دەمەوە ڕاتە ناو سیەکان و لەوێەوە ئەڕوا بۆ دڵ و تێکەڵ بە خوێنە بێ و ئەڕوا و عیلاقی بە دەماری بەس عیلاقی بە خوێنبەرەوە هەیە خاتون جانیت نازانم لەوانەیە من بەسی خوێنبەر بوو بێ نەک دەمار و عەساب و ئەم شتانە بە هەر حاڵ مادەم ئەوانەی هەبێت تەمەنەکەی بچووکە خوشکە بە ڕێزەکەم کێشەی نابێ ئیشەڵڵا. زۆر سپاس خەمن نەبێ و پیشانی پسپۆڕەکەشی بە ئەگە دوای 3 ساڵی هەر قسەی نەکرد بەڵێ چمان لەگەڵە کاک کاتی بەرنامەکەمان تەواو بوو. بەڕێزان ماوەی بەرنامەکە لێرەدا کۆتایی هات ئێمەش تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەشی تر خواتان لەگەڵ.